بەشدار دەبم لە هەڵبژاردنی عێراق. مافی دەنگدانم هەیە. دەنگ دەدەم بۆ پارتەیە کە سەربەخۆیی خوازم. من وەکو گەنجێکی پیرمام دەنگ دەدەم بە حەق بەڕاستی، دەنگ دەدەم بە سەربەرزی کوردستان و نیشتیمانپەروەری کوردستان، دەنگ دەدەم بەو کاندیدەی کە بەرگری لە مافەکانی نەتەوەی کورد بکاتن. دەنگ دەدەم بە کاندیدێکی پێهاتوو بۆ دەستەبەرکردنی مافەڕەوەکانی گەلی کورد. وەکو لایەکی قەزای چەمچەماڵ داواکارم هەموو تاکێکی کورد بچێتە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە بەربژێرێکی سەرکەوتوو بۆ داکۆکیکردن لە مافەڕەوەکانی گەلی کورد. هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە. من و تۆ ئافرەتی کورد لە ڕۆژی دەنگدان بەرەو سندۆقەکانی دەنگدان بڕۆین بۆ ئەوەی کە دەنگەکانمان بۆ ئەم کاندیدانە بێ کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر مافەڕەوەکانمان بەردەوام داکۆکی دەکەن.